ئەم شەوچێتە 26 گەڕی سلێمانیەوە. دووەم شەوی جەژنە و بەم بارانە غاز ئامادەکراوە بۆ هاوڵاتیان و کەمێکی دیکە دەچێتە گەڕەکەکان و غاز دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا. ئەمە ژمارەیەکی زۆر لە غازی ماڵانە هەمووی بتڵی غازی پڕن تۆزەیتر دابەشەکرێت بە سەر گەڕەکانی شاری سلێمانیدا ئەو ئەزمەی کە هەیە دەڕەوێنرێتەوە لای هاوڵاتیان. هاوڵاتی زۆر پەیوەندی پێوە کردوین بۆی کە غاز لەکوێ هەیە ئۆتۆمبیلەکان دابەش دەکرێن بە سەر گەڕەکەکاندا و خۆیان دەچنە بەر دەرگای ماڵەکان و لەوەیە غاز دابەش دەکەن. لێرە عومەر عەبدوڵڵای لێ سەرۆکی لیژنەی غاز لیژنەی قایمقامی سڵاو لێ بکە عومەر لەش تا ساغ بێ جەژنە پیرۆز بێ. ئەم غازە بۆ چەند گەڕێکی سلێمانی دابین کراوە؟ ئەم شەوچێتە 26 گەڕی سلێمانیەوە. نای گەڕەکان ئەتوای پێ بڵێ؟ بەڵێ گەڕێکی کورسات هەواری شار سەدەکە بەڵێ گەڕێکی بەختیاری گەڕێکی سەروەری گەڕێکی تافگە ڕیعاە کورسات ئەوانی تر جارێ ئەمانە سیارەکان بێن و کارمەندەکان دیاریکە جارە ئۆتۆمبیلەکانی دیکە نەگەیشت ئەمانێت سیارەکان بگەن و کارمەند یاسایش دیاریەکەین و لەگەڵ کارمەندی نەوت و کانزاگانیان خێنن لەگەڵیان و بڕن. ئەم غازە هەری دەوروبەری سلێمانیە پیاکراوە گەرمەی ناوشاری سلێمانیە بەیانی دەروی شارمان بێت. چەند بتڵ دابەشەکەن ئەمشەو؟ ئەمشەو تقریبا 3000 بتڵ بێ بۆ سبەینێش بەردەوامی ئەبێ سبەینەی بازیان و کەلارمان بۆ ئینشەڵا ئەویش بەردا تەوزیعەکەین سبەینێ باز سعات 10 و 11 گاڵمەر هاوڵاتیش زۆر پەیوەندیمان پێوە کە غاز لەکوێ دەست ئەکەوێت ڕۆژانە چیان پێ بڵێن ئێمە؟ بەڕاستی سەد ئەو بڕەمان نییە کە دڵی هاوڵاتی خۆشکە نەحەقی هاوڵاتی حەقی خۆی دیگلیمان لێ بکە بەڵام ئەمە عامە هەر ئێمە نین بەڵام ئینشەڵا زروفەکەمان بەرەو باشی ڕاو من ئومێدم وایە بەیانی و دووبانی چاک بێ واتە ئومێدەکەی بۆ بەیانی دووبایانیت زۆرە بۆ بەیانی بۆ دووبیانی چاک بێ. ئەمە بتڵی بە 8500 نار بڵێ ئەوەی 9000 سند پەیوەندی کە بە ژماری قایمقامەتەوە و سکاوە. زۆر سپاس بێ ئێوە لەشتان ساغ بێ. بەڵێ ئەمە ئۆتۆمبیلەکانن ژمارەیەک زۆر ئۆتۆمبیل لێرێ ئەم شەو لەو لاشەوە لێتی کە ئۆتۆمبیلی دیکەژماوە کە بێتە ئێرە تاوەکو غاز ئەم شەو دابەش کرێ بەسەر هاوڵاتیاندا بچێتە ناو گەڕەکەکانەوە بۆی کە هاوڵاتیانەی ئەویست غاز وەربگرن ئەم شەوەتوان لێرە چاوەڕوان بن ئەو ناوی گەڕەکانی کە باسی کرد سەرۆکی لیژنەی غاز لە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی لەوێ ئەتوانن ئەو گەڕەکانە غازیان بەردەکرێت و دابەش دەکرێت بە سەر هاوڵاتیاندا.